شاسوار بە ئێمەی وت خۆتان مەفرۆشن کەچی خۆی فرۆشت. ئەمە قسەی کادیرانی نەوەی نوێ لە هەولێر کە بەرپرسی بازنەی ژووری هەڵبژاردننی جوڵانەوەکە بوون. دوای وازێنانیان لە نەوەی نوێ قسەیان بۆ پایتەخت کرد و دەڵێن پەرلەمانتارانی نەوەی نوێ لە بازنەی هەولێر ڕازگۆ نەبوون، لە هەر شوێنێک بیان بینین هێلکە و تەماتەبارانیان دەکەین. یەکێکیان دەڵێت بەشێک لەو پەرلەمانتارانە لەوانە سەوسەن کاکەمەم 1.5 ملیۆن و قەرزاری منە، ئەگەر غیرەتیشی هەیە بابێت ڕوبەڕوم بێتەوە. با ڤیدۆکە ببین. سەوسەن کاکەمەم ڕۆژانە تیمە چیە بوو کە خۆم سەرپەرشتیاری ئەو تیمەمە کرد لەبەرێن بەڵگەمێ نەشتوانێ ئەگەر غیرەتی جوریەتی هەیە باسی گەندەڵێکا بابێ ڕوبەڕوویمش دانیشتیکان بە بەڵگە لۆی بسەلمین. هەلێک مامۆستا نەجات کە مێردیتی هاوسەرەتی ئەندامی ئەنجومەنی باڵا بەمنی ئەگۆت کاکە سەرف کە پارەکەی ئەمن ئەدەمەوە ئەتی بەرپرسی بازنێ بەداخەوە پارەکەشی نەداوە بەرێ پارەی من 1.5 ملیۆنە بەس سەوسەن کاکەمە. شاسوار عەبدولواحید قسەی ڕاست نەبوو بەرامبەر خەڵکی هەرێمی کوردستان، بۆیە واست هێنانی خۆمان لە نەوەی نوێ ڕاگەیاندوو بە شانازیەوەش ئێستا کەش پێی دەرێم لە بەردەمی قەڵا لە بەردەمی چایەخانەی مەچکۆ هەر 5 پەرلەمانتارت گشتی کارەبایی لێ دەدرێ و هێلکە باران و تەماتە بارانی دەکە. وەکو ئاگادارن لە دوای واژۆکردنی ڕێکەوتنی زیندان کاردانەوەی زۆر دروست بووە لە تەواوی شار و شارۆچکەکان کادر و لایەنگرانی نەوەی نوێ واز دەهێن. ڕۆژیەینی لە هەولێر 3 کادر و بەرپرسی جوڵانەوەکە وازیانێنە. پارێزەری ڕاوێژکار ئەمین کابایز خەیلانی سەرپەرشتیاری ڕێخستنەکان و بەرپرسی بەشی یاسایی نەوەی نوێ ئەو کاتە ئەو بەرپرسیارەتەیە بۆ لە هەولێر. ئەو دەڵێت نەوەی نوێ کۆتایی هات بووە قوربانی ڕێکەوتنی زیندان، بۆیە ئەگەر هەڵبژاردن بکرێتەوە شاسوار عەبدولواحید قاچی 1 کورسیش بەدەست نایەنێت. کورسی 4 قاچیە، نەوەی نوێ 1 قاچیش بەدەست نایەن چونکە کۆتایی پێهات. بام ڤیدۆیش وازعیشە نەوەی نوێ تاو کۆتایی پێهات کورسی دەینەگەین انتخاب بکرێتەوە نەوەی نوێ بەخوا 1 قاچی 1 کورسیش بەدەست ناینی. قاچی 1 کورسی چا قاچیەیە 1 قاچیش بەدەست ناینی. باش ڕێخەرێکی دیکەی نەوەی نوێ لە گەرمیان دوای 8 ساڵ وازێنانی خۆی ڕاگەیاند و بە میدیاکانی گوت گۆڕانکاری ئاساییە لە مرۆڤ ڕوودات، بەڵام نەک وەکۆی شاسوار عەبدولواحید. ئەو پێشتر دەیگوت ئەمانە لە سێدارە دەدەم دز و مافیان کەچی ئێستا دەست لە ملیانە. دوای 8 ساڵ کارکردنم لە جوڵانەوەی نەوەی نوێ وەکو یەکێک لە ڕێخەرەکانی نەوەی نوێ لە گەرمیان ئێستا هیچ پەیوەندیەکەم بۆ جوڵانەوەیەوە نەماوە. لە دنیای حزبایەتی و کاری ڕێکخراوەی و حزبیدا گۆڕانکاری لە هزر و بیر و باوەڕدا مافێکی سەرەتایی هەر تاکێکە، بەڵام بە هیچ پێوەریەک ناکرێت لە ماوەیەکی زۆر کورتە 100% گۆڕانکاری تیا ڕوو بدات. ناکرێت و ئەو کەسانەی کە پێشتر ئەتوت دەسەڵاتم هەبێ لە سێدارەیانە دەم بە گەندەڵ و دز و مافیا ناوتە بردن، ئێستا دەست لە ملانیان بیت و لەگەڵیانە ڕێ بکەویت و پشت بکەیتە ئەو بەڵێنانەی بە خەڵکت داوە. جابە ڕێزان هەر ئەوەندە نییە، خەڵکی زۆر لە ڕێگەی پایتەختەوە قسەیان لەسەر ڕێکەوتنی زیندان و شاسوار عەبدولواحید و جوڵانەوەی نەوەی نوێ کردووە. بابەیەکەوە بینەری هەندێک لە لێدوانەکان. ئامادەنی مەسەرۆشی ئەو حەزبەی دەنگەکەی من بفرۆشی لەو مەسڵاتی خۆی دەنگەکەی من داتە یەکە شتکە ئەوەش بە خیانە دەزانم. ئەو ڕێکەوتنە پێم وابی لە بەرژەوەندی خەڵکدانە لە مەسڵاتی خەڵکدانە ڕێکەوتنی ژێبەجێری ڕێی خۆم ئەوە سەر ناگرێتن. ئەوە چۆن دەڵێن ئەو ماستە میوچی تێدایە بۆیە دەسم لە کار کێشاوە. ئێستا کادیران و خۆبەخشانی نەوەی نوێ بەدەستی دوو بوون بە یەکێتی بەداخەوە. خودی کاک شاسوار و کاک باڤێڵ لە زیندان ڕێککەوتن و واژویان کردو ڕێیان کلدانی ئەندازیاری ڕێکەوتنەکەی نێوان خودی کاک شاسوار و کاک باڤێڵ بوو لە بەغدا کە چەند جارێک لەگەڵ سروەخان لەوێ دانیشتن و ڕێکەوتنەکەیان کرد. هەمومان دەزانێت ڕێکەوتن چۆن کرایە. ئەو ڕێکەوتنە لەسەر ئەساسی ئەوەی کرایە کە شاسوار عەبدولواحید ئازاد بکرێت و ڕێکەوتنەکەواژ بێتە ژێرباری یەکێتی نیشتیمانی کوردستان. هەمووش لەسەر ئەوەیە کە دژی پارتی دیموکراتی کوردستان بەستنەوە، بەڵام خەیاڵیان خاوە پارتی دیموکراتی کوردستانی حیزبێکە نەک بەڵەوان بە
نازام چی وانش ناتوان بکەم ئەو ڕێکەوتنە سەر ناگریت دژی هەموو میلەتی کووردا ئەو ڕێکەوتنە و دەیانەوێ بە عیسابی خۆیان دژی پارتی ئەو ڕێکەوتنە بکەن و بە خۆیان دەسەڵات وەربگرن و داوایشتە چی وە ئەکەن کە مەعاڵە کە مافی پارتیە هەندە ساڵی پارتی خزمەتەکات یعنی هەر بەوەنتە تەستیم ناکرێت جا ئەوان داوای سەرۆک حکومەتی بکەن سەرۆکی هەرێم بکەن بەڕاستی خیاڵیان خاوە بەڵێ ئەمە ڕای خەڵک و کادیرانی نەوەی نوێ بوو لەسەر ڕێکەوتنی زیندان و ئێستای نەوەی نوێ و شاسوار عەبدولواحید. ڕێکەوتنی زیندان و کوژانەوەی گڵۆپەکەتان باش.